لە کاتێکدا دەبوو ئێستا بە یارمەتی لایەنی پەیوەندیدار هەوڵ بۆ دامەزراندنی سنتەرێک بۆ بەهێزکردنی کاری ژنانی ڕۆژنامەنووس بکەینەوە و پرۆفایلێک بۆ کارکتەری ڕۆژنامەگەر بنیاد بنین، بەڵام دەبینین ڕۆژ بە ڕۆژ مەودای کاری میدیا بچووک دەکرێتەوە. پابندبوونی حکوومەتی عێراق بەم بڕیارانە بۆ داخستنی ژن تیڤی بە ئاشکرا پێشێلکاریەکی جددی یاسا نێودەوڵەتیەکانە. ئەم هەنگاوە دەتوانێت زۆر ئاماژەمان بۆ ڕوون بکاتەوە. بارزکردنی کۆمەڵێک میدیای مەگەزینی کە ڕۆڵێکی خراپ لە دەرخستنی ژن و کۆمەلگا دەبینێت، وەک پرۆژەی بازرگانی لە هەوڵی بە مۆدێلکردنی سیمایەکە کە نەسیمای ژنی کووردە نەڕەنگدانەوەی ڕاستینەی کۆمەلگای کوردیشە. هاوتەریب لەگەڵ ئەمە هەوڵی دروستکردنی بربەست و ڕێگری هەیە لە بەردەم ئەو میدیایی کە هاوتەریبە لەگەڵ بەرەو پێشبردننی دیموکراسی و خواستی کۆمەلگەی کوردی لە ئاڵۆزی ناوچەکەدا. ئەم هەنگاوە بنەما سەرەکیەکانی سربەخۆی میدیا و ئازادی ڕادەربڕین کە بۆ ئیدارەیەکی دیموکراسی جەوهەریە تێک دەدات. ژن تیڤی شاشەیەکە، پلاتفۆرمێکە کە دەنگی ژنانی کورد گەورەتر دەکات، بە جیهانی نیشان دەدات. بە ئامانجگرتنی ژن تیڤی نوێنەرایەتی هێرشێکی ڕاستە و خۆیە بۆ سەر یەکسانی ڕەگەزی و بەهێزکردنی ژنان لە کۆمەلگەدا کە پێچەوانەی ئەو بەڵێنانەیە بە پێی ڕێکەوتنامەی نەهێشتنی هەموو جۆرە جیاکاریەک کە بە سیدا و ناسراوە لە بەرامبەر ژناندا. لە ناوچەکەدا لە ڕاستیدا دەسوەردانێک هەیە، ئەگەرچی بانگەشەی دیموکراسی و دەرفەتی نوێ باز دەکرێت، بەڵام لە ڕاستیدا ئەم دەزوەردانە بە تەواوی لە دژی ژنە و دیاردەی تونند و تیژی و چەوسانەوەی ژن لە کۆمەلگەدا زەق دەکاتەوە. ئەم بڕیارە لە دژی ژنە، لە دژی ئازادی، لە دژی دیموکراسیە، بە مەبەست بێدەنگکردنی ژنە. ئەو توێژەی بێدەنگکردنی ئەو توێژەی کە ڕۆژانە لەگەڵ تونند و تیژی و کوشتن و هەڵاوەردن ڕوبەڕوە. دەستان خۆش.